فیلمێکی دۆکومنتاری کە بە خۆشحاڵیەوە لایەن یەکێک لە دەرهێنەرانی کورد و کاستێکی تەواو کوردی بەرهەم هاتووە کە ئەویش فیلمی نان بە تامی خاکە. دیارە ئەم فیلمە لە ئێستای بەشداریەکات لە فستیڤاڵی پاپی جاسپەر کە لە کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دیارە ئەم فستیڤاڵە بەڕێوەچێت و گرنگی و تایبەتمەندی بەشداریکردنی بەشێک لە فیلمە کوردیەکان لە نێو فستیڤاڵەکانی جیهانە بێگومانەمە گرنگی خۆی هەیە کە چۆن بتوانن کێبڕکێ لەگەڵ بەشێک لە فیلمە جیهانیەکانی ترا لە نێو فستیڤاڵەکە بکەن. فیلمی دۆکومنتاری نان بە تامی خاک لە دەرهێنانی هێمن ئالانی و بەرەمێنانی سنوور سایدی لە 17مین فستیڤاڵی فیلمی پاپی جاسپەر لە کالیفۆرنیای ئەمریکا بەشداریەکات. ئەم فستیڤاڵە لە 12 تا 19 نیسان لە شاری مۆرگان هێل لە ویلایەتی کالیفۆرنیا بەڕێوەچێت. خاک توانایی کوچ ندارد. این است راز ماندن همیشگی من در این سرزمین. بەنێوی بەدیهێنەری ئەوین و ئاشتی من سنوور سەعیدیم دەمهەوێت سەبارەت بە بەڵگە فیلمی نان بە تامی خۆڵ چەند ڕوونکردنەوەیەک بدەم. دەرهێنەری ئەو بەڵگە فیلمە زۆر بەڕێز و ماندووینە ناس کاکێ من ئالانیە و هەروەها ئامادەکاری ئەو بەڵگە فیلمەش بۆ خۆمە. ئەو بەڵگە فیلمە سەبارەت بە جەزیرەی هۆرمۆزە لە ئێران. جەزیرەی هۆرمۆز یەکەمین جەزیرەی لە تەواوی دنیادا کە خۆڵەکەی وەکو خواردن بەکاردەهێنرێ واتە خۆڵەکەی دەخورێ. ماوەی 1 ساڵیشە بەرهەم هاتووە و ساڵی ڕابردوو لە سینەما حەقیقەتی تاران نەمایش درا و دەنگدانەوەیەکی زۆر باشیشی هەبوو. ئێستاش خۆ ئامادە دەکا بۆ فستیڤاڵە نێونەتەوەیەکان. دەتوانم بڵێم بە دڵخۆشیەوە لە یەکێک لە باشترین و بەنێوبانگترین فستیڤاڵەکانی ئەمریکا بەنێوی پاپی جاسپەر هەڵبژێردرا و ئێستاش چاوەڕێی ئەوەین بزانین ئەو بەڵگە فیلمە لە فستیڤاڵە نێونەتەوەیەکانی تر چۆن ڕۆڵی دەبێت.